بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستباری و سپۆنسەری ئێوەی ئازیز و خۆشەویست. بەردەوامە و لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی دەگەڕێ، هەژارەکان بێوە دەناسێنێ. ئێوەی بەخشندە و دۆستی هەژارانیش بە هاوکاریە مادیەکانتان فرمێسکیان دەسڕن و ناڕەحەتی و ناهەمواری ژیانیان کەم دەکەنەوە. هەر بۆی ئێمەش ماندوو نابین و دەگەڕێن لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، ماڵە هەژارەکان، ماڵە بێباوکەکان، نەخۆشەکانتان ئاشنا ئەکەین. ئێوەش بە میهرەبانی خۆتان هاوکاریان دەکەن و بۆ ماوەی چەند مانگێک ناڕەحەتی و ناخۆشیەکانیان کۆتایی دێت و ئاسوودەیی و ژیانێکی خۆشگوزەران ڕویان تێ ئەکات. بە مەبەستی هاوکاریکردنی ماڵێکی هەژاری بێباوکی بێخانەولانە لە شاری کەلارەوە ئەمانەوەی پێتان بڵێن چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن، بابزانی ژیان و گوزەرانی منداڵانی بێباوک لێرە چۆن بەڕێەکەن و چی لەم خانوە و لەم ژوورە دەگوزارێت. الرحمن الرحیم خێراتم سەر چاو دوو مناڵی بێباوکم هەیە. کوڕەکەم تەمەنی 8 ساڵە، دوێتەکەم تەمەنی 7 ساڵە. باوکی لە حەفتەی ڕەمەزانمە، لە حەفتەی ڕەمەزان. بەچی وەفاتی کرد؟ وە کۆرۆناوە مرد، کۆرۆنای بی. بردمانە دکتۆر، لەولا بردمانە دکتۆر، یەک هەفتە ماوە لە دکتۆر. تو دوای یەک هەفتەکە وەفاتی کرد. وەڵ خەسیرۆمە شەریکم، خۆ ماڵ هیچم نەوی، وەڵ خەسیرۆمە بێ. ترمش لە حیبەت خۆمە وەی جوانی خۆمە وتم بۆ گوێ بچم لە ئێران پیسە. چیمە بێزیستین یەتیمخانە، 3 مانگ لە یەتیمخانە بی وە خۆمە ئەی دوو مناڵمە. 39 وەرەقە قەرزارن لە بامە قەرزیان کرد. ئێستاشە قەرزانن تێنەدەم قاپێکە بۆمە. 39 وەرەقە قەرزارم لە بامە قەرزاری کردیەوە. هەتاگۆ هاتمەوە عێراقۆ. پیاوەکەم سبوخ سیارەیەکن. پیاوەکەم سبوخ سیارەوە پیاوەکەم ساق نەوی ناوە پیاوەکەم نەخۆشی چاوری بی، پەرکەمی بی. ئەوە پەرکەمە گریاتە 1 ساعت بەرن کەف لە لویت و دەمیڕێەکە. ئانێ سبوخ سیارە خۆی سبوخ سیارە بۆی گەنە بگە. ئانێ سبوخ سیاری بگردایی یەکسەرە گردەی. هەتاکو خۆم گەیمە فریار. ڕام کرد بەخۆ جارەوە پای پاتی گەیمەتە پێ، جارەوە قەسەم بەخۆ جارەوە سەر پاتی گەیمەتە پێ. وتم نەکۆ ئاستێنێت شتێک بواتە سەریا ئەی دوو مناڵ بیچم ئەی دوو مناڵمە بێ باوک بخوان. قەسەم نەزانسم بێ باوکیانم خەست. نەزانسم وە بێ باوکە. خۆی 2 ساڵامی خۆی باوکی نەیە، خۆی ئەوە 2 ساڵان. باوکی سەدام حوسێن کوشتەی. خۆی وە بێ باوک گەورە بێ، مناڵەکانشی دانیشم وە بێ باوک گەورە کردم. هیچ ئۆخەی نەدی هاتە مەگە ناو قەورەکە ئیسراحەت بکە. نە ئەو خانەیە ئیدارە ناکە. زمستانیە باران وەرێ ناو دەشی وەکیەکە. نە پارەمەیە تش بەسەرم بۆ بناوە. خەڵک لە ڕێی خوا یارمەتی مەدا. خەڵک لە ڕێی خوا کەلپەلم بۆ سانەیە بۆ خوام بۆ مناڵم.
ئەگە خەت لە ڕێخوای ئێگە وەکتو مامرێکە سەنەی تێدا دەدەست مناڵەکانمە بۆ مناڵەکانمەکەمە خەک لە ڕێخوا تەباتم بۆ تێ خەک لە ڕێخوا کەسێکم بۆ تێ بخواردە هیچ ژیانێکم نییە ئەو ژیانە منەکەمای هیچ ژیانێک خۆ مناڵەکان ئارزوو کەس یاڵبان دڵیان ئەژم هەر تەحمل کەم ئەژم خوا گەورێ هەریژە مامانێ هەریژە مامانێ هەتاگەیژی خوا گەورێ هەتاگەی ژم خوا گەورێ مچی بکەم زەعیفەی وەک مچی لە دەست داواشتر لەکەن داوا کەسێکم لێکەن ئارزوو کەس ئاڵبان دڵ مناڵەکان بوو ئەی ماڵشە ماڵ باوکماتێ ماڵ خۆیان نییە ئێ حکومەدانتیە ئەخوای ئەی خانیان نەداوە پێم لە ڕێخوان دارێتەوە تەباقی خۆیان ناتیە ئەخۆ لەبان تەباقی ئەوان ئەگە هاوسایە ئەگە یەکێ تشتێکم بۆ بێر بۆ مناڵەکان ببە ئەگەر نەوێ دانیشم شکر خوا بکەم هاتووم لێرە وەکو شایەت حاڵێک کە شایەتی بدەم بۆ ئەم ماڵەکە لە نیزگەوە من چەند ساڵە هاوسیانم خاوەنی دوو منداڵە مێردەکەی بە نەخۆشی کۆرۆنا وەفاتی کردووە و ئیسە لە ماڵی باوکیانە لە ناو خانیەکی زۆر ناڕەحەت و بچکدان بەڕاستی ژیانیان زۆر ناڕەحەتە بەڕاستی تێوەسە لە ماڵ باوکیان ئەژیان ماڵ باوکیان خانیە بچکیان داوە پیان بەڕاستی خانێک بچکۆڵەیە بانەکەی چنکۆیە بەڕاستی لە هاوینە زۆر گەرمەوە لە زستانیشە بەڕاستی باران ئەداتە ناو ژیانیان زۆر ناڕەحەتە لە ناو ئەم خانەیە کە ئامان لە پشتی ئێمەوەیە تقریبا هەر تقریبا سێوەسیە تقریبا زۆر خانەکە بچکۆڵەیە ژیان لەبرا ئەبەنەسەر داواکارم لە خێرخوازانی هەموو مسلمانە بەڕاستی دەستی خێر و سەدەقەیان بۆ درێژ بکەن ئینشاءڵڵا و یارمەتیان بدەن ئینشاءڵڵا خانێکن بۆ دابین بکەن خانێکن بۆ بکەن بەڕاستی پێویستیان زۆر بە خانیە بەڕاستی ئێستا ژیانیان نییە چکم تەنانەت ئەی خانوشە خانی خۆیان نییە هەنتیایە ئەم ماڵە وەک شایەت حاڵ شایەتی بۆ یەدەم هاوسێ من ئەو دوو مناڵی هەیە ئەمەش خانەگەیەتی ئەمەش خانەگەیەتی سێوەسیە ژوورێکە سێوەسیە نە هاوین حاڵەیە نە زستان هیچ ئەمە شوێنەگەیەتی داواکەین لە ئەم خێرخوازیە لە یارمەتی بدەن ماڵێن ئاوا بێ ئەتە گەشتانە بینێ ئەوە دوو هەتیمی هەیە شایەتی بۆی دێن لەبەر ئەوە هاوسەیە کشماوی ناسین حاڵی نە بانیە نە ژێری هیچی نییە هیچ نە سەلاجە نە مجەمیدە هیچی نییە ئەی دوو مانگە لە ئێران هاتە تۆ هیچی نییە فەقیرە تر داوا لە خێرخوازەکەن داوای لای برای بسڵمانەکەن کشی یارمەتی بدا ئەمە ژوورەکەیەتی بەرموند سەیریکەن گەشتامێ سێ ژوورەکەی کەن نە زستان حاڵەیە نە ئاوین وەڵە ژیان چۆن بێ حاڵ و ژیان ئەوەیە تکەیە ناو و سەر و ژێرێکێکە ئاوە تێتە خوارە سەر و ژێرێکێکە ئاوە تێتە خوارەوە نەوەڵە ژیانی تیانە فەقیرە ئەیشا لای حەوشە حەوش حکومەتە ماڵ باوەکیان تیە ئەم شاتە ئەم ژووریان داوە پێ لە ڕێخوا حتا ماڵ باوشین خۆیان نییە موقەتە ئارە وەڵام موقەتە ئیسا ئەمەشین حکومەتە هانتیە ئەمەش فەقیرە لە ئێراناتە دوو مانگە کەسی نییە کاتە ماڵ باوکی وە دوو مناڵوە بەخوا هاوسەکان یارمەتیەدەن هاوسەکان کەلپەری بووەکەن کەسی نییە ئەگەر خوا شکەوە تر ئەم برای بسڵمانە و یارمەتی بدەن و بێنە هانایەنەوە داوا لە بسڵمانی خێرخواز و دەوڵەمەند و ئەمانە ئەکەی بێن هانە ئەی ماڵەوە بەخوا ئەمە ژوورەکەیانە ئەمە حاڵەکەیانە ئەمە ژیانەکەیانە
ئێوە کە گەڕانەوە لە ئێران نەکەلوپەلتان هێناوە لە هیچ شتێکتان نییە بەخواوەی بەرخۆمان وی ڕێژ بەرخۆمەگەڕیان هیچم نەوی کرد بەلەکان بەریان دڕیا ئادمە هاوسایی یەکسەرێکی ئەی دوو قادیار ئەو دوو قادی بۆ کوڕەکەمە ئەوە ئەدا یەکسەر ئاتا گەی نەهانە هیچم نییە جا ئەوە نەمە خەفەت دەخۆم بەقوڵان هیچ کەس خەفەت ناوە بەخۆ ئەجارڕێ دانیشم منەگیرم ئەی دوو مناڵەتیان دڵمەدەنەوە ئەژێ مامان بۆ گیری ئەژێ هەتاگەی ئەژم سەی ئێواکەم ترۆژمە ئەیە ژیانیە منەوە مێستا قەسەم بەخۆ قسەی ڕاستە جارە میش ڕەدەوێ هەتاگو بەیانی خەومان نییە هیچ خەومانی مشکیتیە مارومیلەکە چیتیە ئەجا تو مناڵەکان ناترسن بەخۆ مناڵێن مەترسن مناڵەکان تازە تش وایانە نەدیە ئەیە میشە و ئەیە مارومیلەکە چی بکە خۆ هاوسایی یارمەتیمان هاوسایی یەکێکی لێ تەماتم و ئەو پیازم بۆ دێر ئەو پەتاتم بۆ دێ ئەو یەکی ڕۆنم بۆ تێر یەکی خوێن بۆ دێ ئەوە کەمەکەمە پیاوی وەک تو فەردەی ئاری بۆما دانشم دانیان بۆکەم یەکێ بوتڵی غازی بۆ ماوە ئەوە یارمەتیمانە ئەوە ژیانی منەوە مێستا من فەرە ژیانم تاڵە وەڵا لەبان جادەگە دابنیژی نەناوی خارێ دامشی زمسان سەردە تاوسان گەرمە ئەوە ژیانەکەی منە هیچ ژیانێکم نییە دانشم چی ئەڵێ بە خێرخوازان چیت بۆ بکەن داوا لە خێرخوازانەکەم مەمنونیانەشم خانیەکم بۆ بکەن دام بنشم بۆ خۆم تیا دانشم وەلی مناڵەکان ئستراحەت بکەن زمسان تیا بۆ زمسان مناڵم نەخۆش بکە فێپارەم نییە بیانم بۆ خۆ دەزانە ئەی کۆرانە شاتەم خۆ توانەمای دکتۆرمش نییە بیانەوە سەلام شوێنێکم بۆ دابین بکەن و ماڵێ باشم بۆ بکەن و تیا دابنشم تیا بەحاسیەمەوە لەبەرەی دوو مناڵ لەبەر زەعیفەکەی خۆمە ماڵێکم بۆ بکەن و ئەی مناڵەکانم بخەمە مەدرسە یارمەتیم دەن و بۆی دووتا مناڵە بەدبەختیان نەکەم هەل بیاخەمە مەدرسە و ئەخۆ ماڵ باوکم شەی عەرزەی خۆیان نییە و خۆیانش خەڵکی یارمەتیان نەدا و بۆ گەیاندنی هاوکاریەکانتان لە ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 1970 961 35 35 1950 723 25 55 بۆ کوردانی تاراوگا دەتوانن پەیوەندی بەم ژمارەوە بکەن 0044 73 75 75 75 41 یان دەتوانن هاوکاریەکانتان بنێرن بۆ ئەم ژمارە بانکیە. یاخوا بەخێر بێنە سەر چاو لەبەر خاتر خوای گەورە ئەوە دوو هەتیمیەیە داماوە ژێرنی ئەوە غوربەکەی بڕۆ سەیریکەن بان و ژێر و نای وەکیەکە بە شەر لە نایە گوزران ناکات دوول لە ڕحازی لە مشک زیاتر ئەوە حاڵی هیچ حاڵی نییە خەڵکە بەلی بۆکە خەڵجلی بۆکە نە باوکی ڕاتبێ دەستی ناچێت خانی نییە حەوشی نییە ماڵی نییە هیچ خۆیەتی هەردوواتی مەکەوە پای پەتیاتنەوە ئەیتە نازانم داوا لە خێرخوازانەکەم و لا بسڵمانان و لا هەرچی کەسێک گوێی هاپیەوە و ئەمان دینی و ئەزانێ لا لەو یەخسیرە بکات و خانیەکی بۆ دابین بکات کە لە نایە گوزران بکات کە مناڵێک دوو مناڵ و باوکی نەیە و خۆشی زەعیفەیە و هیچ ئیش و کارێکی نێگەرە چۆن ژیان بڕاتە ڕێوە خۆتان نازانن ژیان چۆن بڕاتە ڕێوە وەڵا خەڵک یارمەتیەدا وەڵا هاوسی و هاوماڵ یارمەتیەدا لیان وەزیاو بێت ئەلەم ژوورە گوزرانەکەن خۆیان ڕێیان نییە ماڵباگی دوو غورفیانەیە خێزانێکن هیچ کار و کاسبیانیش نییە بەرێ وەرزی باران بارینە ڕاخۆتە زانی چۆن ژیان لەوەرە بۆنە سەر گشتی بلا معنا دوی لە ڕحتان گشتی کونا-کونایە بڕۆن سەیریکەن دوای ئەوسان نەن نەفتی هەیە نە زۆپەی هەیە دەبێت زۆپە چۆن ئەوە بتوانێت 150,000 بداتە بەرمیل لێ نەفت ئەتوانێت نییە سێویی نییە نە زۆپایەن وە پای پەتی هاتنە تۆ دامایە لە 3 نەفەرن ئەوە خۆی دایکیانە و ئەوانش هەردیا هەتی من و نە مامەیانەیە و نە باوکیانەیە نە ئامۆزایانەیە کەسیان نییە ئللا خۆیان هەیە وە بانسەرۆ ئەم بسڵمانێ لە ئەم غەرازیان بۆیان هاردۆ دوسێ بەتانی و مەتانیان بۆیان هاوردۆ ئەو جێیالیان بۆیان هادیتە سێ ئەو بەتانی ئەوانە بۆیان هاوردیانەوە هیچیان نییە چۆن دڵم بۆیان ناستی وەڵا زۆر هەر من عالەم گشتی دڵی بۆیان نەستی شوێنیان نیەتیایە بوون نەخانیان نییە عەرزیان نییە هیچیان نییە ڕاتبیان نییە ئەیتر
ئەوەی ئیتر ئەیان دوینیت ئەوەتانی خۆیان و دوو مناڵی و هیچی نییە نە ماڵی هەیە نە حەوشی هەیە نە حاڵی هەیە نە ڕاتبی هەیە نە شوێنێکی هەیە تی ئەسراحەت بکات ئەوە سەها ئەلم کەلاوەی خانیانە دایە پیان ئەمیش وەکار نایەت نەیانیش دایە پیان بۆ خۆی بەخواوەتە متبەق خۆیانە تەباقی خۆیانشا لە نای متبەق خۆیانە هەلە لە ئەو سویکۆ ئەبڕۆن سەیری کرد ئەبڕۆن سەیری کەن دوای با بزانن بە خێرخوازانیان ڕێم خوای گەورە ڕەحمیان لێ بکە بۆ ئەو دنیایان ئەوەی کە دەستی بڕوا و بێتەی و لا لەم ئەماسیانە بکاتەوە بە قورعان لەو دنیا ئیشاڵڵا ها لە بەهەشتە لایان لێ بکاتەوە کە خێرێک شوێنێکیان بۆ دابین بکە بڕاتە ناوی ئیتر هیچیان نەگەرەکە ئەو دوو هاتیمە بڕۆنە خانی و ماڵ خۆیان ئای خوای گەورە ئیتر ئەو خانی و ماڵە بۆ ئەمان بکەنێ لەو دنیا بۆ ئەوانە کرێت ئێمە ئەی دنیا هەر چۆنی بێت تەواوەیەت بەس ئەو دنیامان تەواو ناوێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين بەڕێزەکانم بەڕاستی خێرکردن یەکێکە لە ئەرکەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کەوا لە شریعەتی ئیسلامەوە لە قورئان و فەرمودەی شیرینی پێغەمبەری سەرەرەوە صلی الله عليه وسلم فێر ئەبین کەوا چۆن دەستگیرۆیی هەژاران و بێباوکان و بێنازان بکەین لەو ماڵی کە خوای پەروەردگار پێی داوین لێی ببەخشین هەروەکو لە زەکات کەوا خوای گەورە واجبی کردووە لە هەموو ساڵێکە ئەبێ زەکاتی ماڵەکەمان دەرکەین چونکە ئەوە حەقی خەڵکی ترە خەڵکی هەژارە بەلای ئێمەوە خوای گەورە کە پێی داوین ئەبێ لەوە دەرکەین و یارمەتی هەژاران بدەین و هەروەها سەدەقەی سەرفیترا و خێر و سەدەقاتی ڕۆژانە کەوا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم الصدقة تطفئ غضب الرب هەر کەسێکەوە سەدەقە و خێر بکە ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی خوای پەروەردگار تووڕەبوونی و غەزەب و خەشم و قینی خۆی لەو مرۆڤە لەو کەسانە بە دوور بخە داو مەڕضاکم بسەدەقە دەوای نەخۆشیەکانتان بکە هەر کەسێ نەخۆشە ئەیەوێ خوای گەورە شیفای بدە با سەدەقە بکە با خێر بکە هەر کەسێ کێشەیەکی هەیە ناخۆشیەکی هەیە مەشاکیلێکی هەیە با خێر بکە سەدەقە بکە چەندە لە توانایدا هەیە بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو کێشە و مەشاکیلانەی ئەو نەخۆشیی بۆ چارەسەر بکە بۆیە لە شریعەتی ئیسلامە و فێر بووین و زانیومانە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێ خوای پەروەردگار لەو کەسە تووڕەیە غەزەب لەو کەسە ئەگرێکەوە ماڵی بێباوکێک ئەخوا ماڵی مناڵێکی بێباوک هەتیم ئەخوا چەنە خوای پەروەردگار لێی تووڕەیە چونکە کارێکی ناشرینی کردووە کارێکی نابەجێی کردووە حرامێکی ئەنجام داوە بە هەمان شێوە ئەگەر کەسێک دڵی منداڵێکی بێباوک دڵی مناڵێک خۆش بکە کەوا باوکی نەما و باوکی لە دەست داوە ئەبێ خوای پەروەردگار چەنە پێی خۆش بێەوە چەنێ پاداشتی بداتەوە بۆیە دەستهێنان بەسەر سەری مناڵێکی بێباوکە
بەقەدەر تاڵەمەوەکانی سەری خێر و پاداش وەرەگری ئەو مرۆڤە ئیماندارە. حتا ئەگەر کەسێکیش بێباوەڕ بێ کارێکی مرۆڤ دۆستانە ئەنجام بدا، یارمەتی هەژارێک بدا، لە لای خوای پەروەردگار پاداش ئەدێتەوە، وەکو زانایان ئەفەرمون لە ڕۆژی قیامەتە سزای لەسەر کەم ئەکرێتەوە. ئەمە بۆ کەسێک کەوا بێباوەڕ بێ. ئەگەر کەسێک ئیماندار بێ خێری لە دە هەتاوەکو 700 بۆ ئەنووسرێ، ئەگەر بێت و هەر چەندێک لە توانایە بێ خوای پەروەردگار پێی بەخشی بێ خێر لەو ماڵ و سەرۆت و سامانەدارەی خۆی دەرکە، یارمەتی منداڵێکی بێباوک و هەتیم بدا و دڵی خۆش بکە لای خوای پەروەردگار، هەرگیز گوم نابێ. ئینشاءڵڵا هیواداری موسڵمانان و ئیمانداران سۆز و عاتیفەیان بجوڵێ و ئەم منداڵە بێباوک و بێنازە خۆیان ببن بە باوک و نازی دەگەن. هەوکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چۆن بۆتە باوک بۆ ئومەتەکەی بۆ منداڵی بێباوک فەرموویەتی ئەو کەسەی کەوا بێباوکە وەکو من وایە، چونکە منیش بێباوک بوومە بێناز بوومە، خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک بداتەوە ئینشاءڵڵا. هەر جارە و چیرۆکێکە بیستین و چیرۆکێکە بینین ناخمان دەهەژێ و چامان پڕەبێ لە فرمێسک و دڵەکانمان غەمبار دەبن. خوشکێکی بەڕێز لە هەرێمی کوردستانەوە شوو بە دانیشتوانێکی ئێران دەکات و کە لێرە ژیانی بەڕێ ئەکرد، کەسابەتی ئەکرد. ڕۆژگار هات و ڕۆیشت لێرە باری کرد و ڕۆیشتەوە وڵاتی خۆی بۆ ئێران. بەڵام کۆرۆنا هات و ژیانی لێ سندەوە و منداڵەکانی لە ئێران سەرگەردان بوون. دوو منداڵی جوانی چاوگەش بێناسکەوتن و لەوێش خزم و کەسەکەی لەبەر هەژاری لەبەر هەر هۆکارێک بێ ئەوانەی نەگردە ئەستۆی خۆی و ئەمانە زیاتر سەر لێ شێوا بوون و بێ سایە و سێبەرمانەوە. ئێستا هاتوونەتەوە هەرێمی کوردستان، ماڵی باوکیان چ ماڵێک کە خانووەکەی خۆیان نییە و حکوومەتە و لێوان لێوە لە تەقین و ڕمان بەسەر ماڵی باوکی. سەرەرای ئەو هەموو نەبوونی و نەداری ماڵی باوکی دوو منداڵی بێناز و دایکێکی ڕەشپۆش هاتەوە سەریان و تەنها ئەم ژووریان پێداوە، ژوورێک کە باوەڕ ناکەم لە ماگێکی تر زیاتر بتوانانی ژیانی تیا بەڕێکەیت و ڕەشەبا و باران چۆن لە دەرەوە دێ بە هەمان شێوە چێتە ژوورەوە و لەگەڵ ئەوەشدا وەک خۆی باسی ئەکات مشک و مارمێلکە و کۆمەڵک لەو شتانەی کەوە ئێمە ئەیان بینین قێزمان نایە نان بخۆین، تەراتێنەکان لە ژوورەکان و منداڵەکانی ئەترسێن. تۆی خێرخواست، تۆی دۆستی هەژار و نەدار لە هەر کوێیت، بەشدار بە لە دڵخۆشکردنی ئەم دوو منداڵە بێ باوکە و ئەم دادە ڕەشپۆشەمان بۆ ئەوەی هاوکارەکانی تۆی خێرخواست ناهەمواری و ناسۆرەکانی ژانی ئەم خانەوادەیە خۆش بکات. با هەمومان ببین بە خزم و کەسی ئەوانە و دۆستی ئەوانە بۆ ئەوەی منداڵەکانی لەوە زیاتر بێناستر نەبن و ناهەمواری زیاتر باڵ نەکێشێ بەسەریاندا. داواکانی لێوەی ئازیز و خۆشەویست لە هەر کوێیت بتوانین خانوویەکیان بۆ بنیاد بنێن و ناوماڵێکیان بۆ ڕێخەین و کەسێک ئەگەر بتوانێ موچەیەکی ماگانیان بۆ دابین کات بۆ ئەوی بژێوی ژیانیان بەردەوام بێت. ئازیزەکانم، هەر بەهۆی هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێین. بە هاوکارەکانی ئێوە دڵی دڵڕەنجاوەکان دەدەینەوە و ماڵە ڕووخاوەکانیان بۆ ڕێکەخەینەوە و فرمێسکەکانیان دەسرین. لە شاری کەلارەوە لەگەڵمان بن، دەچینە شاری زاخۆ بابزانین هاوکارەکانی ئێوە لە سەرەتای هەرێمی کوردستان و بۆ کۆتایی هەرێمی کوردستان چی نەخشاندووە و چۆن منداڵی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکەن و خانوویان بۆ دەکڕن.